دوای 20 ساڵ لە کرانەوەی گرتوخانەی گوانتانامۆ دەنگێکی زۆر لە ئەمریکا دروست بووە کە داوا لە جۆ بایدن سەرۆکی وڵات دەکەن کۆتایی بە کاروبارەکانی ئەو گرتوخانە بێنێت و دایبخات. بە پێی سەرچاوەکانی هەواڵ دەیان كۆنگرێسمانی ئەمریکی لە دیموکراتیەکان کە بەشێکیان سەرۆکی لیژنەکانی هێزی سەربازی و کاروباری دەرەوە هەواڵگیرین داوایەکیان پێشکەش بە جۆ بایدن سەرۆکی وڵات کردووە دەست بەجێ گرتوخانەی گوانتانامۆ لە کوبا کە تایبەت بوو بە دەستگیرکراوانی قاعیدە و تالیبان دابخات. بەر لە چەند هەفتەیەک لە یادکردنەوەی ڕووداوەکانی 11 سێپتەمبەری ساڵی 2001 کە بوونەوەی دروستبوونی گرتوخانەی گوانتانامۆ 75 کۆنگرێسمان پەیامێکیان بۆ بایدن ناردووە تێیدا لەبارەی بەردەوامبوونی کارکردن لە گرتوخانەکە دەڵێن گوانتانامۆ پەڵەیە کە زیان بە پێگە و سەنگی وڵاتەکەمان دەگەێنێت و بەرگریکردنی ئەمریکا لە مافی مرۆڤ و سەروەری یاسا دەخاتە ژێر پرسیارەوە. هەروەها لەو پەیامەدا ئەو کۆنگرێسمانانە نووسیویانە داوات لێ دەکەین هەستیت بە ئەنگاوی پێویست بۆ داخستنی ئەو گرتوخانەیە هەروەها پێویستە دەست بەجێ بجوڵیت بۆ کەمکردنەوەی زیندانیەکان و ئەوانەش کە دەمێننەوە مامەڵەیەکی مرۆڤانەیان لەگەڵ بکرێت. هەروەها ڕێکارەکانی لیژنەی سەربازی تایبەت بە گوانتانامۆ شەفافی زیاتریان پێوە دەربکەوێت. لە دوای داگیرکردنی ئەفغانستان و ڕوخاندنی دەسەڵاتی بزوتنەوەی تالیبان لە کاتی دەسەڵاتی جۆرج دەبلیو بۆشی کووردا ژمارەی زیندانیانی گرتوخانەی گوانتانامۆ گەیشتە 800 کەس هەرچەندە باراک ئۆباما لە کاتی بانگەشەی هەڵبژاردن پەیمانیدا با داخستنی گرتوخانەکە بەڵام بەوەی ڕێگریەکانی سیاسەتی ئەمریکا و دژایەتی ژمارەیەک لە ئەندامانی دیموکراتی لە کۆنگرێس لەگەڵ ناڕەزایەتی تەواوی کۆمارەکان نەیتوانی گرتوخانەکە دابخات تەنها ژمارەی زیندانی کراوانی کەم کردەوە. لە دوای دەست بەکاربوونی جۆ بایدنیش وەک سەرۆکی نوێی ئەمریکا لە 19 تەمموزی ڕابردوودا یەکەمین زیندانی لە کاتی دەسەڵاتی ئەو ئازاد کرا. ئێستا ژمارە و کەسانی هێشتا لەو زیندانەدا دەست بەسەرن 39 کەسن کە تا ئێستا و دوای 20 ساڵ ڕوبەڕووی دادگان نەکراونەتەوە. بەپێی گێڕانەوەی و زیندانیانەی لە گوانتانامۆ ئازاد کراون دەستگیرکراوان لە ماوەی مانەوەیان لەو گرتوخانەیە لە ژێر ئەشکەنجەی دەرونی و لێکۆڵینەوەی بەردەوام بوون. هەمیشە جۆرە سوکایەتی بەخۆیان و بیر و باوەڕیان کراوە و هەوڵ دراوە لە ڕووی دەرونیەوە بڕوخێنرێن و لەناو ببرێن. لە ڕووی خواردن و خواردنەوەش زۆر نامرۆڤانە مامەڵەیان لەگەڵ کراوە و تەنانەت ئەو ئاوەی ڕۆژانە وەریان گرتووە بۆ خواردنەوە شیاو نەبووە.